ئێرە دەرەیە سوورە لێرە ڕۆژانە سەدان کەشتی بازرگانی و نەوت هەڵگر و سەربازی تێدەپەڕین، بەڵام ماسیە سرکەکانی دەرەی سوور بوونەتە هەڕەشە بۆ جموجۆڵی گەرۆ تەسکەکەی بابلمەندەب. بابلمەندەب ئەو گەرە دەستکردەیە ساڵی 1869 دەریای سووری بە دەرەی ناوەڕاستەوە بەستەوە. ساڵانە زیاتر لە 3 ملیۆن بەرمیل نەوتی خاوی وڵاتانی کەندا و زیاتر لە 21,000 کەشتی جۆرا و جۆری پێدا تێپەڕ دەبێت. جەنگی غەزەی نێوان حەماس و ئیسرائیل جموجۆڵە سەربازیەکانی ئەمریکای لە دەریای سوور زیاتر کرد، بەڵام زیادبوونی و جموجۆڵی ئەمریکا ماسیە سرکەکانی هارتر کرد. حوسیەکانی یەمەن ئەو گروپە چەکدەریانەی لەسەر ئێران ئەژمار دەکرێن ئەمریکا بە ماسیە سرکەکان ناویان دەبات. لە 2 مانگی ڕابردوودا لە ڕێگەی درۆن و موشەکەوە چەندین کەشتی سەربازی و بازرگانی کردوتە ئامانج. هەڕەشەکانیان پنتاگۆنی ناچار کرد لەگەڵ چەندین وڵاتانی ئیقلیمی و نێودەوڵەتی هاوپەیمانی دەریای سوور پێک بهێنێت کە زیاتر لە 20 دەوڵەت ئامادەی نیشاندا بچنە نێو هاوپەیمانیەکەوە. بە گوێرەی ڕۆژنامەی وۆڵ ستریت جۆرناڵ دوای هەڕەشەی حوسیەکان لە 2 مانگی ڕابردووەوە جموجۆڵی کەشتی بازرگانەکانی دەریای سوور کە پێشتر ڕۆژانە زیاتر لە 20 کەشتی دەبوون بە تەواوەتی وەستاوە. بە شێوەیەک تەنها لە دەریای سوورەوە لە 115 ناردنی نەوت بۆ بازاڕەکانی جیهان دەنێردرا، بەمەش نرخی خاوی برێنت بۆ سەر و $80 بەرز کردوێتەوە. ڕۆژنامە ئەمریکیەکە ئاماژە بۆ ئەوەش دەکات کۆشکی سپی لە ڕێگەی هەواڵگریەوە زانیاری پێگەشتووە کە حوسیەکان لە ڕێی هاوکاریە لۆجستی و تەکنیشیەکانی ئێرانەوە دەتوانن بە وردی چاودێری جموجۆڵەکانی دەریای سوور بکەن. چەندین کەشتی و درۆن و چەک و موشەکیشان بۆ ناردوون. بە گوێرەی ڕۆژنامەی نیوزویشی ئەمریکی گەلە کۆمەکەی هاوپەیمانی دەریای سوور بە سەرکردایەتی ئەمریکا ئامادەکاریە بۆ جەنگ. ئادرین واتسۆن گوتەبێژی ئاسایشی نەتەوەی کۆشکی سپی دەڵێت ئێران ڕاستە و خۆ بەشدارە لە پلان بۆ ئۆپراسیۆنەکانی دژ بە کەشتی بازرگانەکانی دەریای سوور. زانیاری هەواڵگریەکانیشمان ئەومان بۆ پشتڕاست کردوێتەوە کە ئێران کلیلی یارمەتیدانی حوسیەکان لە دەریای سوور و پێشی لەو جەنگەدایە.